ئەردۆغان هەڕەشە لە ڕۆژئاوا دەکات، سوودانی نانی باشووریەکان دەبڕێت و ئێرانیش بەتەمای هێرشە. لە ناوخۆشدا هێزە سیاسیەکان لە هەموو کات زیاتر لە یەکەوە دوورن. کورد کە دابەش کراوە بەسەر 4 وڵاتی جیاوازدا بە درێژایی مێژووەکەی لە پاڵ پەلامار و دژایەتی داگیرکەرەکانیدا لە ناوخۆشدا کەم جار هەبووە تەبا و یەکڕیز دەربکەوێت. ئێستاش لە هەموو کات زیاتر لە بەردەم هەڕەشە بەردەوامەکانی وڵاتانی سەردەست و کێشە ناوخۆیەکانی خۆیدایە. لەلایەک ئەردۆغان و دەوڵەتەکەی سەرەڕای داگیرکردن و بەسەربازگەکردنی باکوور و بەشێک لە ڕۆژئاوا هێشتا هەڕەشەی زیاتر لە ناوچە ئازادەکانی ڕۆژئاوا و باشووری کوردستان دەکات و هەر کات بۆی لووە ئۆپراسیۆنی سەربازی دەکاتە سەری. کێی بوێت لە ناو خاکی عێراق و باشووری کوردستانیش بە درۆن دەیکاتە ئامانج بەبێ ئەوەی هیچ حسابێک بۆ هەردوو حکوومەتی هەرێم و عێراق بکات. لەلایەکی ترەوە ئێران و سوپای پاسداران لە هەر کات زیاتر هەڕەشەکانیان تونتر کردووەتەوە بۆ هێرشکردنە سەر باشووری کوردستان، ئەوەش بە بیانووی پاراستنی سنوورەکانی لە هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە وەک دوژمن تەماشایان دەکات و لە ئێستاشدا لەگەڵ حکوومەتی عێراق ڕێک کەوتووە ئەگەر لە چەکدا نەماڵرێن ئەوە هێرشی سەربازیان دەکاتە سەر کە بنکە و بارەگاکانیان لە باشووری کوردستانن. لەم لاشەوە حکوومەتی عێراق سەرەڕایەوەی کە تاوەکو ئێستا کێشەدارایی و ئابوووریەکانی لەگەڵ حکوومەتی هەرێم چارەسەر نەکردووە، هەر ڕۆژە و داواکاریەک لەسەر خواستەکانی زیاد دەکات و ئامادە نییە بەشە بودجەی هەرێم بنێرێت. بۆ هۆیشەوە موچەی زیاتر لە 2 مانگی فەرمانبەران نەدراوە و دۆخی ئابووری خەڵک تا دێت خراپتر دەبێت. لە نوێترین لێدوانیشیدا سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق ڕایگەیاند ئیتر پارە بۆ هەرێمی کوردستان نانێرن و دەبێت حکوومەتی هەرێم هەموو داهاتەکانی ڕادەست بکات. لە نێوان هەموو ئەو مەترسی و پەلامارانەی کە لەسەر کوردستان هەیە، هێزە سیاسیەکانی کورد لە هەموو کات زیاتر بەرتەوازە و دوورن لە یەکتر. هەر حیزبولایەنێک بە جۆرێک ئەوانی تر بە هۆکاری لاوازی و کێشەکانی کورد تۆمەتبار دەکات و هیچیان ئامادە نین سازش لەسەر بەشێک لە داواکاریەکانی خۆیان بۆ بەرژەوەندی گشتی کورد بکەن و یەکدەنگ و یەکڕیس ڕوبەڕووی ئەو هەڕەشە و مەترسیانە ببنەوە کە لە هەموو کات زیاتر لەسەر کورد و خاکەکەی هەیە.